تانوپۆی مێژووی کۆمەڵگەی کوردەواری بە شکووی مرۆڤی کورد نەخشێنراوە. داگیرکەران هەمیشە لە شکاندنی ئیرادەی ئەو مرۆڤەدا ناکام ماونەتەوە، بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە ئەنقەست کاریان لەسەر شکاندنی شکۆی گەلی کوردستان کردووە و گەلەکەیان ناچار کردووە کە خەون و خەیاڵ بەڕابردووی پڕ لە نەهامەتیەوە ببینێت. ئەوە چەند مانگێکە هەروەکو بەناو پاشەکەوت و لێبڕین بوونە زاراوەی داهێنراوی حکوومەتی هەرێمی کوردستان، دواخستن و دیاریکردنی وادەی موچە لە بەردەمی پشووەکاندا بۆتە دیاردە و هۆکاری مردنی فەرمانبەران و خانەنشینان. ئەوەش لە کاتێکدا داهاتی نەوت و ناوخۆ بە جۆرێک بەرز بۆتەوە کەس باوەڕ بەوە ناکات هەرێمی کوردستان لە قەیرانی ئابووریدا بژی. لە هەموو گیان و بەپێی یاسا بەرکارەکانی عێراق، سندوقی خانەنشینی لەسەر بنەمای لێبڕینی ساڵەکانی خزمەت پاشەکەوتی تەواو بۆ سەردەمی خانەنشینی کراوە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە نەک ئەو سندوقە بە بەردەوامی خاڵیە، بەڵکو ئەو چینە خزمە گوزارەی سەرمایی ژیانیان بۆ سەربەرزی وڵات و ڕابردووی پێشکەش کردووە. دوای 55 ڕۆژ لە دواخستنی موچەیان بە جۆرێک شکۆیان دەشکێنرێت، بە گریان گزارش لە حاڵی خراپیان دەکەن کە بە درێژایی مێژوو مرۆڤی خانەنشین و موچەخۆری کورد بەو شێوەیە بێڕێزی پێ نەکراوە. هێزی پێشمەرگەی کوردستان کە سەخاوەتمەندانە لاوێتی و خوێن و ژیانی خۆیان پێشکەشی شکۆی نیشتیمان کردووە، زۆری نەشیان لە پارتەکانی دەسەڵاتن، کەچی بەو شێوەیە بێڕێزی بە کەسایەتیان دەکرێت و ئەو مافەیان کە دەبوو لە هەژماری بانکیاندا مانگانە دابنرێت بە پچڕ و دوای ماندووبوونێکی زۆر وەری دەگرن. گەرچی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوبردنی گەندەڵی و پێدانی مافی فەرمانبەران و خانەنشینان و خزمە گوزاری بوو لە کاتی خۆیدا، کەچی زیاتر خراپبوونی بژێوی و گوزەرانی هاوڵاتیانی کردە کارنامەی ڕاستەقینەی خۆی. ئەوەش نیشانەی خەمسادی و گوێنەدانە بە مافی هاوڵاتی بوونی مرۆڤی کورد. تەنانەت کارێکی بەسەر تاک و کۆمەڵداهێناوە کە ڕووی ڕەشی داگیرکەران بە لە بیرکردنی تراژیدیاکانی سپی بکاتەوە و هاوڵاتیان لە دەست نەهامەتی و نادادپەروەری خۆزگە بە سەردەم و دەسەڵاتی داگیرکەران بخوازن. هەر بەرپرسانی ئەم هەرێمەش خۆیان دانیان بەوە داناوە کە ئەوەی داگیرکەران لە شکاندنی شکۆی تاکی کورد نەیتوانی بیکەن خۆیان لەم 30 ساڵەدا ئەنجامیان داوە.